بڕیارە پەرلەمانی عێراق خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجە بکات. هاوکات لیژنەیەکی وەزارەتی پلاندانان لە کۆبوونەوەدان سەبارەت بە پرۆژە یاسای بودجە لایەنەکانیش پێشوەختە ڕێککەوتنیان لەباری کۆمەڵێک لە بابەتەکان کردو بە تایبەتی پشتگیریمی کوردستان کە ڕێککەوتنی لەسەر کراوە. ئەمە زیاتر قسە دەکەم سەبارەت بە وردەکاریەکانی تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانی عێراقەوە بە تایبەتی و هەروەها زانیاری ورتر لەگەڵ بەڕێز ئامر عەبدولجەبار ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئامر ئەم کاتت باش. بڕیارە کە پەرلەمان خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجە بکات بۆ 3 ساڵی داهاتوو لە عێراق. پێتان وایە ئەم دانیشتنە دەکرێت سەرجەم لایەنەکان ئامادەی دانیشتنەکە دەبن کەی دەکرێت؟ بسم الله الرحمن الرحيم. مهربان سەرەتا سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی بەڕێستان. بە نسبەت ئامادەبوونی پەرلەمانتارانەوە بەڵێ پێمان وایە ئامادە دەبن لە دانیشتنەکان، چونکە زۆرینەیان دەیانەوێت ئامادە بن. هەرچەنە کۆمەڵێکی زۆر تێبینی هەیە سەبارەت بە پرۆژە یاساکە، پێویستە ئێمە بەڕەهەند وەری بگرین و بە چاوێکی جددیە وەری بگرین کە ئێستا لیژنەی دارایی هەندێک تێبینی هەیە، چونکە ئێستا کێشەکە پێویستە بە حکوومەتی داهاتوویشەوە، چونکە حکوومەت پرۆژە یاسای بودجەی 3 ساڵی ڕادەست کردوین، ئەوەشی کە پێویستە بە ڕێژەی ئۆپێکەوە بۆ حکوومەتی عێراقی کە 250,000 بەرمیلی کەم کردووەتەوە. حکوومەت ئەمەی لە بودجەتا جێگیر نەکردووە، پێویستە ئەمە بە ڕەهەند وەربگرین، پێویستە داوا لە حکوومەت بکەین ڕادەستمان بکات، پلانی خۆیمان ڕادەست بکات پێش ئەوەی کە خوێندنەوەی دووهەمی بۆ بکرێت یاخود بودجەکە بنێرینەوە بۆ حکوومەت. لایانی دووەمی پێویستە بەوەی کە حکوومەتی عێراق کە پێی وایە کە حکوومەتی عێراقی وای داناوە کە 366 ڕۆژ هەناردە دەکات، 90 هەناردە دەکات هەموو ساڵەکە، بەڵام ئەمە ناچێتە لۆژیکەوە. پێویستە ئێمە کەمترین ڕێژە وەربگرین کە هەناردەکردنی 333 ڕۆژە، واتە ئێمە ساڵانە 333 ڕۆژ 90 هەناردە دەکەین کە ئەمە جیاوازی هەیە، چونکە هەر ڕۆژێک کاریگەری لەسەر ئێمە دەبێت، هەر ڕۆژێک کەمتر هەناردە بکەین کێشەی لەسەر ئێمە دەبین. 3 ملیار دلار کێشەی دروست دەکات بە پێی هەژماری ئەو ڕۆژانەی کە ئێمە لێکمان داوەتەوە. تاوەکو ئێستا ئەو بودجەی کە حکوومەت ڕادەستی کردوین کورتهێنانی تێدایە کە دەچێتە نزیکەی 1 ملیار و 600 ملیار دینار کورتهێنان دروست دەبێت. باشە پێتان وایە بە لەبەر چاوکردنی ئەم تێبینیانە ئەم پرۆژە یاسایە پەسەندکردنی دوا بخرێت یا دوا بکەوێت بۆ پێی کە پێشوەختە باس لەوە دەکرێت لەبەرەوەی کە ڕێککەوتنی لایەنە سیاسیەکانی لەسرە پەسەند دەکرێت و دوا ناخرێت. پێتان وایە کە ببێتە کۆسپێک لە بەردەم پەسەندکردنی پرۆژە یاساکەدا تێبینیەکان؟ بەڵێ جەناب دەزانی پاش پیشانەوەی ڕەوتی سەدر چوارچێوەی هەماهەنگی هاوپەیمانەکانی زۆرینەن لە پەرلەماندا و دەیانەوێت دەتوان هەر بڕیارێک دەربکەن، بەڵام بڕیاری بودجە بڕیارێکی سیاسی نییە، بەڵکو بڕیارێکی ئابووریە، پەیوەندی بە خەڵکەوە هەیە. ئەگەر ئێمە بە هەند وەری نەگرین، ئەگەر بە هەندی وەرناگرین کێشە بۆ حکوومەت دروست دەکات، حکوومەت بێزار دەکات. پێویستە هەمومان بە چاوێکی پرۆفیشناڵانەوە سەیری ئەم پرۆژە یاسا بکەین. ئێمە ئێستا ئۆپۆزیسیۆن نییە، بەڵام کێشە ئەوەیە کە پێویستە تێبینیەکانمان بە هەند وەربگرێن. ئەو تێبینیانەی هەمانە تێبینی ئابوورین پەیوەستن بە داهاتووی گەلی عێراقەوە. ئەگەر حکوومەتی عێراق بۆ نمونە خوا دووری کات نەتوانێت موچە دابەشکات، ئەو کاتە کارەسات دروست دەبێت لە شەقامی عێراق. ئەگەر خوا دووری بخات، لەبەر ئەوە ئێمە جەخدەوە دەکەینەوە کە برایەکان و خوشکەکانمان لە گەورەترین کوتلە کە چوارچێوە هەماهەنگی و هاوپەیمانەکانین بە شێوەیەکی پرۆفیشناڵانە و ئەکادیمیانە سەیری ئەم یاسایە بکەن، نەک ئەوەی کە پێیان وابێ کە ئەمە پرۆژەیەکی سیاسی و پاڵنەری سیاسی وایان لە بکات تێپەڕێنن. باشە بەڕێزت ئەندامی لیژنەی پلاندانانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێستا لیژنەکە لە کۆبوونەوەدایە سەبارەت بە پرۆژە یاسای بودجە. لە چه خاڵێکی گرنگ هەیە کە لە کۆبوونەوەکەدا باسی لێ دەکرێت؟ ئایا هەرو تێبینیانەیە کە ئێستا باست کرد یا وردەکاری زیاترە ئەوان لەسەری قسە دەکەن؟
ئەو کۆبوونەوەی کە ئەمڕۆ هەبوو کۆمەڵێکی زۆر کەسی شارەزای ئابووریمان وەرگرت لە زانکۆکانی بەغدادەوە، شارەزایانی ئابووری و دارایی، هەروەها شارەزای پرۆژەکان کۆمەڵێک شارەزا لێوە بوون، گوێمان لە ڕایکانی ئەوان کرد، ئەوان بۆیان سەلماندین کە کۆمەڵێ کە بودجێ ئەم ساڵ بودجەیەک نییە بۆ 3 ساڵ نییە، ینی لە ڕوانگەی ڕاستەقینەوە لێ بڕوانی ئەمە بۆ 3 ساڵ نییە، بەڵکو پێویستە بۆ 1 ساڵ بێت، چونکە ئەم بودجەیە پێویستە ئەگەر پێیان وابێ بۆ 3 ساڵ بێ پێویستە 3 بودجێ جیاواز ڕەوانەی پەرلەمان بکەن. بۆیە ئەمەی کە هەمانە بودجێ 1 ساڵە، ئەوەی کە هەمانە پرۆژە یاسای بودجێ ساڵی 2023 دواتر ساڵی 2024 و 25 ئەمە ئەو تێبینیانە بوو کە پێیان داین، هەروها باسی نەوتیان کرد، باسی ڕێژەی نەوتیان کرد، باسی هەناردەی نەوتیان کرد، هەموو ئەو شتانەی کە گفتوگۆمان لەسەرکردن ئەوانە بوو، داومان لە لیژنەی دارایی کرد، ئەو تێبینانەی پێمان داون بە هەندواری بگرن. باشە تێبینی دیکەش هەبوو پێویستە بە فڕۆکەخانەکان و دەواازە سنێریەکان. زۆر باشە بەرز ئامر، ئێوارە بڕیارەکە لیژنەی دارایی پەرلەمان لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیران کۆب بێتەوە. ئایا کۆبوونەوەکەی لیژنەی دارایی لەگەڵ سوودانی چییە؟ چه پامێک دەداتە سوودانی؟ تێبینیەکانی ئێوە یا کۆمەڵێک بابەتی دیکەیە؟ بەڵێ لە ڕاستیدا من نازانم لیژنەی دارایی چۆن تێبینەکانی خوان هەڵسەنگاندووە، بەڵام چاوم بە یەکێک لە ئەندامەکانیان کەوت و ئەویش وتی کە کۆمەڵە گفتوگۆمان کرد سەبارەت بە تێبینیەکانی کە هایل سەبارەت بە بودجە و سەبارەت بە ڕۆژەکانی هەناردەی نەوت و نرخی 1 بەرمیل نەوت و ئەوانم هەمووی پێوتن و گفتوگۆمان لەبارەیەوە کرد. ئێستا ئەوان شتێبینیەکانیان لا هەیە، هەروەها ئەوان لەگەڵ وەزیری دارایش کۆبوونەتەوە، من لەوێ بووم کاتی کۆبوونەوەکە جەختمان لەوە کردەوە کە دۆسیەی بڕی نەوت و نرخی نەوت گرنگە. باشە لەباری پشکی هەرێمی کوردستانەوە چه خاڵێک جێگەی باسە کە لە کۆبوونەوەکەدا لە پەرلەمان باسی لێەوە بکرێت، هەروەها سەبارەت بە پرسی ڕاگررتین هەناردەی نەوتی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵم بابەتە دەکرێت؟ بەلە ڕاستیدا وەکوی لە بودجەدا هاتووە کە پێویستە بەشی هەرێمی کوردستانیش ناو بودجەدا جێگی کراوە کە پێویستە ڕادەستیان بکرێت، بەڵام ئەو ڕێکەوتنەی کە هەیە لە نێوان سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی عێراقدا کە تایبەتە بە دادگای پاریس و هەناردەکردنەوەی نەوتەوە، ئەو کە بۆتە هۆی وەستانی هەناردەکردنی نەوت، پێویستە حکوومەتی ئیتیحادی کە بێستە نەوتەکەی لە ڕێگەی سۆمۆ هەناردە بکات. پێم وایە ئەو ڕێکەوتنەی کە ئەنجام دراوە لە نێوان هەردوو سەرۆکوەزیراندا بەلایەنی منەوە کە لەو پەرلەمان ئامادە بووم، پێم وایە کە هەمیشە حکوومەتی ئەو ڕێکەوتنانەی کە ئەنجام دراوە نە هەولێر و نە بەغدایش پێوەی پابەست پێوەست نەبوون، هەرچەندە کۆمەڵ لەبەر ئەوەی هەندێک پاڵنەری سیاسی و پاڵنەری ئابووری هەبوو کە پێوەی پابەت نەبن، هەندێک ڕێکەوتن هەبووە، ڕێکەوتن ئەنجام دراوە، بەغدایش و هەولێریش پێوەی پێوەست نەبوون. باشە سەبارەت بە دانیشتنەکەی پەرلەمان، ئایا سەرۆکی پەرلەمان لە دانیشتنەکەدا ئامادە دەبێت ئەم جارەکە خوێندنەوە لەبارەی بودجەوە بکرێت؟ دەگوترێت کە بەشێک لە سونەکانیش کە ژمارەیەک ئەندام پەرلەمان ناڕازین لەم بابەتە و ئایانەوێ بایکۆتی دانیشتنەکانی پەرلەمانکەن، ئەم بۆ چوونانە تا چەندە ڕاستن؟ لە ڕاستیدا ئەوەی کە پێویستە بە سەرۆکی پەرلەمانەوە کە یەکێکە لە هاوپەیمانەکانی چوارچەوەی هەماهەنگی، بەڵام ئێمە پێمان وایە کۆمەڵێک کێشە هەیە لە نێوان ئەو هاوپەیمانەکانیشیدا، لەبەر ئەوە ئێمە وەکو ئەو هێزێکی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانی عێراقدا هەمیشە لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە پەراوێز خراوین و ئازارمان چەشتووە، چونکە ئەو پەراوێزی خستوین، هەروەها ئەو فشاری لەسەر ئێمە دروست کردووە بۆ ئەوەی ڕازی بین بە یاساکانی، ڕازی بین بە چوارچێوەی هەماهەنگی. ئێمە لە ماوەی پێشویشدا نامەیەکمان ناردووە بۆ سەرۆکی پەرلەمان
مانگێک پێش ئێستا پێمان وتون کە لەبەر ئەوەی ئێوە سەرۆکی پەرلەمان لەبەر ئێوە ئەزانم کە ئێوە پێمان وتون کە ئێوە ئەو هاوپەیمانەتی هاتانە بەردەوام نابێت ڕەنگە دژت هەڵگەڕێنەوە ڕەنگە بەگوێت ناکە دوایی پێویستت بە ئێمە دەبێت پێویستت بە 80 پەرلەمانتار دەبێت ئەو کاتە ڕەنگە ئێمە لە پاپشتت نەبین لەبەر ئەوە قەدری ئێمە بگرە ئەگەر تۆ ئێمە ڕازیمان نەکەی ئەگەر ئێمە پراوێز بقەی لە پێناو ڕازیکردی چوارچێوەی هەمانگی ئەو کاتە ئێمە پشتیوان ناکەن ئێستا کێشە هەیە کێشە لە نێوان چوارچێوەی هەمانگی هەیە و کێشە لە نێوان سەرۆکی پەرلەمانیشدا هەیە چاوەڕوان دەکەن کێشەکە خراپتر باشە بەڕێز ئامل عەبدولجەبار ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵم بووی زۆر سپاس.